لە ناو یەخدا ژیراین هەمومانیان دیپۆر کردەوە کە ماوەی یەک هەفتە بێ ئینتەرنێت بووین یاحنی بە 3 ڕۆژ جارێک نانیان دەداینێ حەمە بۆ نایە حەمەوەرە بەس سەرتاڵەکان بە حاڵ بۆ دەبڕم باشە ئەوە دەڵێ هەر نابێ لێ بڕی دێڵی بە عاڵی لێ بڕم من ناوم هیوایە و خەڵکی قەڵازێم تەمەنم 23 ساڵە و ماوەی 5 ساڵە ئیشی دەلاکی دەکەم لە شاری قەڵازێدا لە گەڕەکی ئاشتی ماوەی 5 ساڵ ئەزمونم هەیە لە بوارەکەی خۆمدا سەرەتای فێربوونم لە حەلاقی لە لای وەساوەشمەندی حەلاق خۆم فێر کرد من ئەو کات بۆیە خۆم فێر کرد بۆ ئەوەی بڕۆم بۆ ئەوروپا وەک هەر گەنجێکی تر بەڵام دیارە قسمەت نەبووە چەند جارێکی شەوڵم بۆ داوە چووم بۆ تورکیاش بەڵام دەرنەچووم ساڵی 2023 بوو کە ڤیزەشم لێدا چووم بۆ تورکیا لەوێ لە ڕێگەی قاچاقچیەوە ویستم بە ڕێگەی ئاودا بڕۆم بەڵام لە ناو یەخدا ژیراین هەمومانیان دیپۆر کردەوە کە ماوەی یەک هەفتە بێ ئینتەرنێت بووین یاحنی زۆر ناخۆش بوو نە شەبەکەمان هەبوو نە خۆراکی پێویستمان هەبوو بە 3 ڕۆژ جارێک نانیان دەداینێ بەڕاستی تەعزیب نەفسێکی زۆر ناخۆشت دەدەن لەوێ کە ئەو جندرمانەی تورکیا کە دەدگرن دواتر دیپۆرتیان کردینەوە بۆ برایم خەلیل ئێستا لێرە لە شارەکەی ئێمەدا کار زۆر لاواز بووە ڕێژەی بێکاریەکی زۆر هەیە بۆیە بڕیارمدا کە بچم بۆ تورکیا بەڵام ئەوە بوو کە قسمەت نەبوو بۆیە بڕیارمدا بێمەوە لە شارەکەی خۆم دوکانێکدا بنێم 2 وەستا لە لام کار دەکەن و چەندی شاگردم لە بەداخەوە منتیقەکەمان کەوتۆتە سەر سنوور کە هیچ داهاتێکی دەرەکی نایەتە ناو شارەکەەوە تەنها ئەو داهاتەی لێرە هەیە موچەی فەرمانبەرانە لەگەڵ کاسبکاران ئەو پاشەکەوت و ئەو پارەیە کە ڕۆژانە پەیدای دەکەن کاسبکاران لە بازاڕەکاندا ساغی دەکەنەوە دەنا هیچ داهاتێکی دەرەکی بەداخەوە نایە بۆ ئەم شارە وەڵی داواکاریمان لە حکوومەتی هەرێمی کوردستانەوەیە کە چاوێک بە منتیقەی پشدەر بەحامدا بخشێنێتەوە و هاوکاری زیاتری گەنجەکانمان بکەن هەم لە ڕووی کارەوە هەم لە ڕووی خزمەت گوزاریەوە بەڕاستی ڕانیە و قەڵازێ یان دەڤەری پشدەر بەحام زۆر وێران بووە لە ڕووی بێکاریەوە بۆیە گەنجەکانمان هەمووی سەر هەڵدەگرن و دەڕۆن بۆ ئەوروپا تەواگایوە خیانەتی نەکەنەوە دێم